دروستکردنی ئادەم عەلەیهی سەلام بە چەند قۆناغێک. طبعا خوای پەروەردگار ڕاستەوخۆ ئادەمی بە یەک شێوە و بە یەک قۆناغ دروست نەکردووە. ئیمامی شانقیطی لە ئەضواء البەیانە فەرمێ خوای پەروەردگار کە ئادەمی دروست کردووە بە چەند قۆناغێ دروستی کردووە. قۆناغی یەکەمیان قورئان خۆی باسی کردووە کە فەرمێ هو الذي خلقكم من تراب. قۆناغی یەکەمیان دروستکردن بووە لە خۆڵ. ثم إذا أنتم بشر تنتشرون. کەواتە پێشەوەی بین بە میسانە خۆڵ بووین. خۆڵەکەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە کە چۆن کۆکراوەتەوە و لەکوێ هێنراوە. لە فەرمودەیەکی صحیحە فەرمێ کاتێک کە خوای پەروەردگار ویستی ئادەم دروستکە مەلەک المەوتی ناردە سەر زەوی. لە هەندێک ڕیوایەتە هاتووە کە جبریلە، بەڵام ئەوانەی کە زیاتر تاکیدی لێکەنەوە لە صحەتی ئەو ڕیوایەتانە مەلەک المەوتە. هەر بە قسەی ابن عەباسی هاتووە کە هەر مەلەک المەوت. مەلەک المەوت دەنێرێتە سەر زەوی فەرمێ خۆڵم بۆ بێنە بۆ دروستکردنی ئادەم. فەرمێ فەقەبەضە قەبضە. مەلەک المەوتیش مشتێک لە خۆڵی سەر زەوی برد من جەمیع الأرض، لە هەموو جۆرە خۆڵەکانی سەر زەوی. خۆڵی سوور، خۆڵی ڕەش، خۆڵی قاوەیی، خۆڵی سپی، هەموو جۆرەکانی خۆڵ بە تێکەڵی. ولو خۆڵە هەیەی منهم السهل والحزن والطيب والخبيث. خۆڵی تیا بووە پاک بووە، تیای بووە پیس بووە، تیا بووە تند و قرس بووە، تیا بووە با بڵێن نەرم و شل بووە، لە هەموو جۆرەکانی خۆڵ. پاشان پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ بۆیە بەنی ئادەم دواتر وەکو خۆڵەکە دەرچوونەتەوە، تیانە سوورە، تیانە ڕەشە، تیانە سپیە، قاوەیە، زەردە، بۆرە، وبەینە دوو جار وا فەرمێ، یعنی لە نێوان ئەم ڕەنگانەشە بە تێکەڵاوبوونی ئەو ڕەنگانە ڕەنگی تر و شێوەی تر دروست بووە. فەرمێ هەیانە پاکە و هەیانە پیسە. بەڵێ بەنی ئادەم هەیە بۆ بە شەیطانی ئینسی، ئەوەنە پیس و قێزەونە. بەنی ئادەمیش هەیە پاک، ئینسانێکی پاک. وا فەرمێ هەیانە توندە هەیانە شلە، بەڵێ هەیە عەسەبیە، هەیە نەرمونیانە، هەیە لە ڕووی جەستەشەوە سێرەکەی تۆکمەترە، هەیە لە ڕووی جەستەوە با بڵێن شەفافترە. بۆیە فەرمێ وەکو خۆڵەکە ئینسانەکان دەرچوونەوە دواوە. حەدیثەکە واڵێ، یعنی هەموو هاوشێوەکان و ئەوەی کە لەو توخماتانە دروستە بێ بە تێکەڵاوی تیانە. ئەم خۆڵە مەلایکەکای با بۆ لای ئەڵڵا جەلە جەلالوو. مەرحەلەی دووەمیەتە پێشەوە کە مەرحەلەی قوڕە. إنا خلقنا الإنسان من طين لازب. قڕێک کە بەدەستەوە بلکێ، قڕێک کە بشێلرێ. ئینسانەکان دوا ئەوە لە قوڕ، مەرحەلەی دووەم دێتە پێشەوە لە قوڕ دروست دەکرێت. ئەوە لە چەندین ئاەتە ئەویش تاکیدی لەسەر کراوەتەوە. پاشان مەرحەلەی سێمیەتە پێشەوە ئەم قوڕە وشکە بێتەوە تا ئەبێ بە فەخار، من صلصال كالفخار. فەخاریش خۆمان پێڵێن فەخفوری لە کوردەوە، یا سەقا بوقاچاقە بوو پێمانەوت فەخفوری. هەر لە قوڕ دروست کرا بوو، بەڵام بە مەواد وای لێکرا بوو ها بڵێن صاف کرا بووی تر ڕقڕق بوو بریسکەیە، ئەوە بۆ شێوە دەرەکەوە. یعنی قوڕەکە دوا ئەوە وشکە بێتەوە و ئەبێ بە فەخار. ئەنجا دوا ئەو ئەبێ بە حەمەئی مەسنون. هەندێک لە زانایانە فەرموون حەمەئی مەسنون پێش فەخارە، هەندێک گەڵێن نە ئەم لە پێشەوە. حەمەئی مەسنونیشی تر وەکو سوتاوی لێ دێ، ئیتر بە هیچ شێوەیە دەستکاری ناکرێ و گۆڕانکاری بەسەرانە. کا فەرمێ إني خالق بشرا من صلصال من حمأ مسنون. ئەو قۆناغی چوارەمە، ئەو قوڕەی تڕەشە بێتەوە ئامادە بێت. هەندێک گەڵێن قۆناغی پێنجەم پێوترێت تەسویە، هەندێک گەڵێن قۆناغی پێنجەم بوونی نییە، تەسویە و نەفخی ڕۆح بەیەکەوە. بەڵام ئاەتەکە فەرمێ فەئیذا سەوەیته، دوا ئەوە کە تەسویەم کرد. تەسویەش چییە؟ خەلقیەتی فی ئەحسەنی تەقویم. لقد خلقنا الإنسان في أحسن تقويم. بجوانترين شكل وشيوه خواه پروردگار
ئەو شکڵێکی ئێستا تۆ لە سەریتی دایڕشتی ئەنجا دوا ئەو وەنەفەخت فیه من ڕۆحی بەبەراکە خۆی پەروەردگار وەنەفەخت فیه من ڕۆحی ئەو ڕۆحە مەبەست پێی چییەکە ئاڵێ ڕۆحی ئەو یا ئەیا ئینیسبەتە ئایا خۆی پەروەردگار مەبەستیەوەیە لە ڕۆحی خۆی یا ڕۆحێک تایبەت خۆی خەڵقی کردووە طبعا تەواوی زانان کۆدەنگن لەسەرەوەی کە مەبەستیەوەیە ڕۆحێک تایبەت خۆی خەڵقی کردووە نەک خۆی پەروەردگار لە ڕۆحی خۆی لێ کردبێتەوە و خسبێت یا ناوی ئینسانەوە خۆی پەروەردگار من لە تەوحیدای خوێنین لا يتجزأ بەش نابێت لەت نابێت چونکە لەتبوون لە هەر شتێکا ڕووبە نوقسانی نییە ستۆ دەستێکت لێ بێتەوە نوقسان نابی هەر پێتەوترێ نوقسان کەمەندا مەروە پێڵ ناکرێ خۆی پەروەردگار شتی لێ بێتەوە نوقسان ببێ خۆی پەروەردگار لەو پەڕی کەماڵایە بۆیە کە ئەڵێ من ڕۆحی وەکو چی وەکو بەیتی کە بە کەعباڵێکی طاهیر بەیتی بە ئیبراهیم فەرمێ ماڵەکەم پاکرێ خۆ ماڵی خۆیەتی خۆی لەوێ نا ئەمە نسبەتی چیە داتە پاڵ خۆی خۆی پەروەردگار نسبەتی تەشریفە ناقەت الله وشترەکەی خوا خۆی بوو نا ئەمە نسبەتی تەشریفە لەلایەن خۆی پەروەردگارەوە بۆیە لێرەش من ڕۆحی نسبەتێکی تەشریفە ڕۆحێکی تایبەت لەلایەن خۆی پەروەردگارەوە ڕێز لێگیرا و کای بەخشێ بەم ئادەمە بەم شێوەیە چەند مەرحەمەلەمانەیە شش مەرحەلەمانەیە لە خەڵقی ئادەمە توراب طین فەخار حەمەئی مەسنون تەسویە نەفخ بەم شش مەرحەلەی ئینسان دروست بووە زەوی ئاسمانەکان بە چەند ڕۆژ دروست کراوە شش بۆچی خۆی پەروەردگار مەراحیل پیشانی ئێمەیە هەم لە دروستکردنی زەوی و ئاسمانەکانە و هەم لە دروستکردنی ئینسانەکان خۆشیە لە خودی تۆیە قۆناغت پیشانەیە وەلا کەون و کائیناتیشا قۆناغت پیشانەیە بۆی تۆ تێ بگەی کە بتەوێ بگەیت بە هەر شتێ ئەبێ پلەبەندیت هەبێ بە قۆناغ پێ بگەی ئەمە لەبەرەوەیە تۆ لە پڕ نابی بە کوڕ جارێ لە پڕ کەس نەبوو بە کوڕەوە واضحە چونکە هەمووی نوتفەیەکە هەر لە ناوسکی دایکە دوای بە علەقە دوای بە مضغە دوای بە عیظام دوای کەسەونە العیظام لەحمە دوای ئەنشأناه خەلقا آخر جاءت دەرەوە هەر لە شەش مەرحەلەی هەیە بۆ ئینسانەوە ڕاستەوخۆ یەکسەر نابێ بە هیچ شتێ بێ قۆناغانێک هەیە تێی بپەڕێنێ ئەمە سنەتی کەونی خۆی پەروەردگاری پێوترێ سنەتی کەونی خۆی پەروەردگاری پێوترێ کە ئەبێ هەموو ئینسانێ بۆ هەر شتێ بێوێ بەدەستی بهێنێ کۆمەڵی قۆناغ و مەراحیل هەیە تێی بپەڕێنێ واضحە ئەم قوڕەی کە ئینسانی لێ دروست کراوە پاک و پیسی تیا بووە ئینسانیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر یەک لێوە دوو قەرینی لەگەڵە قەرینێکی خەیر قەرینێکی شەڕ قەرینێکی خەیر قەرینێکی شەڕ بەشی ئەو قوڕە خراپەی ئەو خۆڵە خراپەی کە لەناو هەموو ئینسانێکە قەرینی چی سەرپەرشتیەکە شەڕ هیچ چاکەکەشی قەرینی چی سەرپەرشتیەکە هی خەیر مەلایکەکە ئەم ئەمرەکە بە چاکە ئەویش ئەمرەکە بە خراپە و لەناو ئینسانە بەردەوام دوو هێزیژەیە گە دیقەتی خۆ بێ هێزێکیان پێوترێ هێزی شەهوەت هێزێکیشیان پێوترێ هێزی غەضەب شەهوە دارەزوەکان غەضەبیش تووڕەبوون ئەم دوو هێزە جانبی شەڕە هەر لە ناو ئینسانە دوو جانبی تر دانراوە کە پێوترێت جانبی خەیر جانبی یەکەمیان پێوترێ هێزی ئیمان جانبی دووەمیان پێوترێ هێزی معریفە لە تۆیە معریفە و ئیمان بەرامبەر بە غەضەب و شەهوەت هەیە باشە ئەگەر بێت و غەضەب و شەهوەتەکە زاڵ بێ بەسەردا تۆ ئینسانی خراپ دەرەچی بەطەبیعی ئەگەریش بێت و معریفە و ئیمانەکە زاڵ بێ بەسەردا ئینسانێکی باش دەرەچی ئەمە علەمای ئیسلام زۆر لەسەری ڕۆشتون بە دوور و درێژی و ئەم بابەتە تەمومژی زۆر تایە
هەندێک ئینسان بچێتە ناویەوە تایە گومڕا بێ. بۆیە لەوەندەی کە ئاەتەکان و فەرمودەکان ئاماژەی پێداوە زیاتر نەڕۆی باشە. ئەم چوار هێزە چین لە ناو ئینسانە؟ یەکەمیان بڵێن هێزی شەهوەتە، هێزی ئارەزوەکانە، حەزەکان، حەزی خواردنە، حەزی خواردنەوەیە، حەزی سەرجێیە، حەزی جلوبەرگە، حەزی جوانیە، حەزی چاکیە، حەزی لە هەر شتێکە چاکە، پاکە، جوانە، تۆ حەزەکەی بەدەستی بێن. ئەگەر بێت و ئەم حەزە بخەیتە ژێر کۆنتڕۆڵی شەرعەوە، تۆ لە قیامەتە لەبەر ئەمە سزا نادرێ. فمن أضل ممن اتبع هواه بغير هدى من الله. کەس لەو کەسە گومڕاتر نییە کە شوێن هەوا و ئارە زووی ئەکەوێ، بەڵام چۆن؟ بغير هدى من الله، بەبێ شەرع. جا لە ناوەم شەهوەتانەیە تۆ هەر چیەکەی حەز لێ بێ بە حەرامی هەیە و بە حەڵاڵی هەیە، کە تۆ بە حەڵاڵی بەدەستە خست لە حەرامەکە پارێزراوی، کە بە حەرامیش بەدەستە خستە وەختە تۆ کەسێکی شەهوەت چیت. ئێستا بۆ نمونە لە بەرامبەر زینایە، زەواج نییە بە حەڵاڵی؟ بە. لە بەرامبەر دزیە، کەسابەت نییە بە حەڵاڵی؟ بە. لە بەرامبەر درۆیە، ڕاستی هەیە، لە بەرامبەر هەر شتێکا بڕۆی ئەویتر هەیە بە حەڵاڵ. بەزەوە ئینسان بۆ خۆی چێ حەرامەکە کە گوێی بە شەریعەتەکەنەیە ئەبێتە گومڕاترین کەس وەکو ئاەتەکە ئاماژەی پێدە. جامە جانبی شەهوەت لە ئینسان ئەتوانی بە شەریعەت کۆنتڕۆڵیکەی، جانبی غەضەبیش ئەتوانی بە عەقڵ کۆنتڕۆڵیکەی، و ئەتوانی بە شەریعەتیش کۆنتڕۆڵیکەی، یعنی هەردووکی یارمەتیدەری یەکن. جانبی غەضەب چییە؟ تۆ کە غەیبەتی یەکیەکەی سەرچاوەکەی لە چیەوە؟ لە تووڕەبوونێکەوەی لە ناختە، تووڕەی لەم کەسە کە جوێنی پێدەی، کە بوختانی بۆکەی، کە حەق ناڵێ لە حەقی ئەوە، ئەمە هەمووی ئەم غەضەبە چی لاتوە؟ گۆڕاوە بۆ مەعسیەتان و بۆ تاوانە. ئەگەر حەرامیەتیەکەی درک پێ بکەی و عەقڵێ بەکار بێنی، لە خۆتا لای بێ دەرونی خۆت ئاسوودا بێ. طبعا غەضەب و شەهوەت لە ئینسانە بڵێ لە ناو ئەبرێ لە ناو نابرێ، بەڵام کۆنتڕۆڵەکرێ، بەڵام کاتی زۆر زۆری شێوە. هەموو تەزکیەی نەفس لە قورئانە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو دواناتوە. خوای بەرگارە فەرمێ هو الذي بعث في الأميين رسولا بۆچی يتلو عليهم آياته بۆچی يزكيهم، بۆی تەزکیەیان کرد. ئەسڵەن هاتنی قورئان و هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ چییە؟ بۆ تەزکیەیە. خوێندنەوەی قورئانیش بەسەر تا و دیراسەکردنیشی بۆ چییە؟ تۆ ئەو دوانە کۆنتڕۆڵکەی، چونکە هەر ئەم غەضەبەیە واد لێیەکە تا ئەستی خوایەتی بڕۆی نەوەستی، حساب بۆ ڕەب العالەمین نەکەی، خۆتە لێ بێتە خوا. هەر ئەو شەهوەتەیە واد لێیەکە تا ئەستی خوایەتی بڕوا، بیپەرستی، اتەخەذ ئیلەهەه هەواه، ئەوی کەش واد لێیەکە طغیان کەیت و بیتە تاغوت. شەهوەت و غەضەب وای لە خەڵک کردووە، یا تاغوت بێ یا تاغوت پەرست بێ، یا هەوای خۆی پەرزێ یا هەوای خەڵک پەرزێ. ئەوەی کە ئەمڕۆی بینی بەسەر خەڵکە هەمووی دوانێ. ئەگەر لە بەرامبەرە جانبی معریفیان زیاد بکەن و جانبی تەقوا و ئیمانیان زیاد بکەن، کۆنتڕۆڵیەکەن. هەر کۆمەڵگایەکیش بینیت بابەتە ئیمانیەکان لە ناوی قیمەتی نەبوو، بابەتە معریفیەکان لە ناوی قیمەتی نەبوو، چاوەڕێی تەفروت و نابوونی ئەو کۆمەڵگایە بکەن، هەر لە یەکتر خواردن و لە یەکتر لە ناوبردن و لە هەرچی ئەخلاق و ئادابی ناشرین و قێزەونە بێتە ناویان. وەکو ئەوروپا و ئەمریکا کای بینین وای لێ بێ حەڵاڵ کرێ پیا و کچی خۆی بێنێ و خوشکی خۆی بێنێ و هاوڕە گەزخوازی و چی و چی، ئەو دڕندەی وەحشیگەری لەوێی بینی لە شەهوەت پەرستیە. لەو لاشەوە لە غەضەبەکەیە کابرا دەستی تێ بچێ سیلاحە بگرێ بەدەستیەوە 70 کەس لە مەکتەبێکا مناڵ بکوژن، طبیعی بێ بەلایەوە. ئیتر ئەمەی کە تۆی بینی بە ناوی قانوندانانە و بە ناوی یاسا و ئەمە بۆ پاراستنی بەرژەوەندی کۆمەڵێک دەسەڵاتدارە، شتێک نییە ناوی یاسا بێت جگە لە یاسای خوای پەروەردگار. کۆمەڵێک کە سەیتەرە ئەکەن هەڵەسن کۆمەڵێک قانونە نووسنەوە بۆ پاراستنی ئەو سەیتەڕەیی خۆیان. ئیگنا کە تۆ قانونێ بپێویست بە قانون نییە، قانونی خوای پەروەردگار ئەوی ژەگرێتەوە منی ژەگرێتەوە، بەڵام قانونەکەی ئەو
بنەگرێتەوە بەس خۆی ناگرێتەوە خۆی تا بەیانی بکوژێ ببڕێ بفڕێنێ جنێ و با هەرچی بە تیرۆرز نییە بەڵام من لێرایە باسی ئاەتێ بکەم تەفسیری ئاەتێ بکەم تیرۆرز قانونەکەی گرتمی بۆیە ئابۆ شێوەیە ئەم شتانە ئەوە بە سەطحی سەیری مەکەن ئەمە هەمووی بنەچەی هەیە لە ناوی ئینسانایە شەیطان کاری لەسەرەکە و ئینسان خۆشی بەدەمیەوە چێ و لەسەرەوەشە سزا درێ لە قیامەتە جا بۆیە عادەتەن ئەو کۆمەڵگەیانەی ئەو دوانە زاڵ بووە لە ناو تاکەکانیانە شەهوەت و غەضەب ئەبینی نە مەعریفەتیان تایە نە ئیمانیشیان تایە وەرە تەماشای حاڵی هەمویان هەیە مەعریفەتەکەی تایە بە زیمانەکەی تیان نییە زۆر کۆمەڵگا هەیە وایە هەیە هەردووکیانی تیان نییە ئەمڕۆ کەم کۆمەڵگا هەیە هەردووکیانی تیا بێ جا بۆیە ئەمە ئەسڵی ئادەمە بۆ شێوە دروستکراوە و بۆ مەراحیلانە دروستکراوە و ئەسڵی مادەکەشی و دوانەی تایە جا ئینسانی عاقڵە و کەسەیە کە بەردەوام دیقەتی خۆی بە ئەو لیمەی شەیطان کە غەضەب و شەهوەتە و سەرپەرشتیەکە و بەشە پیسەکەیە هەوڵ با پاکی کاتەوە و کۆنتڕۆلی بکە سەیتەرەی بەسەرا بکەوە ئەو لیمەیەشی کە پیسە لە خۆیان بیکاتە دەرەوە و دوور بێڵێ بابەتێکی ترمان هەیە دروستکردنی خێزانی ئادەم کاویش لایەتەکانی داهاتوە ئاماژەی پێدا بەڵام ئەویش حەوا چۆن دروست بوو طبعا کە خوای پەروەردگار ئادەم دروستەکە وەکو ئیبن عەباس دەفەرمێ لە بەهەشتا جێگیریەکە دواتر باسی بەهەشتەکەین کام بەهەشتەیە و مەبەست پێی چییە کە لەوێ جێگیریەکە خوای پەروەردگار خۆی عالمترە بە هەموو کەسێ خۆی ئەزانێ وا دروستی کردووە کە نقصان بێ بۆیە لە پەراسی خۆی حەوای بۆ دروستەکە لە خەوتنێکی کەم کە ئاخەوێ لە بەهەشتا خەبەریە بێتەوە حەوا لە پاڵەیەتی ابن عەباس دەفەرمێ پێڵێ تۆکی ئەڵێ من حەوا ئەفەرمێن ناوەکەشی فێر کرابوو پێشتر وعلم آدم الأسماء كلها باسمان کرد ناوی حەوا شتیا بوو ناوی هەموو شتی کتاب وەزانی ویشێتی زەوجە و وەزانی ویشێتی بۆ خۆیت وەزانی ویشێتی لە پاڵەوە سوکناکات چونکە خوای پەروەردگار خۆی ئاماژەی بۆ داوە کە حەوا لە ئادەم خۆی دروست کراوە هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها الله جل جلاله يوي دروس كردو ليك نفسه لو نفسا خيزاني خوي ودروس كردو وين نجن ببي بياو بي ونبياو بيجن بي نجني جتواني بي بياو ونبياو جتواني بي بجن چونکە کە الله جل جلاله خەڵقی کردوون هەر یەکە وەزیفەی خۆیانی بۆ داناون کاری خۆیانی بۆ داناون ئافرەتەکە هەڵ نەسێ بە کاری خۆی هەرگیز ئەو ژنە نابێ کە پیاو لە پاڵیا بحەسێتەوە پیاوەکەش هەڵ نەسێ بە کار و وەزیفەی خۆی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردووە هەرگیز ژن ناتوانێت لەو جۆرە پیاوە بحەسێتەوە وەزیفەکان چی و چییە ئاەتەکە دیاری کردووە وەزیفەی ژنەکە چییە لیەسکونە ئیلەیها ئافرەت تۆ ئیشێ ئەوەیە پیاوێک لە پاڵتا ئۆقرە بگرێ کە هاتەوە ماڵەوە تۆی بینی لە ڕووی دەرونیەوە چی لێبێ هێور بێتەوە لە ڕووی جەستەییەوە ئیسراحەت بکە وایە نەبەزێسا کاڕۆیتەوە ماڵەوە وای ئەوە بیر چوو ئەوە نەهێناوە چەند جار پێ بڵام ئیتر ئەگەر لەویا بوەستێ باشە ئابێنە مۆبایلەکە النساء قوامون على الرجال مۆبایلەکانیان ئەگەڕێن ڕۆژانە بەڵام نا بەعکسەوە نابێ ئەوە دڵپیسیە باشە ئەمە وەزیفەی ژنە هەر ژنێ دڵنیابن حتا قیامەت دەمە بخەنە گوێتان پیاو لە پاڵیا ئۆقرە نەگرێ عاقیبەتی تەلاقدانە ئەو سیفەتە لە خۆی ئاون بکە پیاوەکەی بێزار کاچێتەوە ماڵەوە وەڵڵاهی تەلاقە درێت دەستی گرت بێ بۆ پەڵی هەورە ئەوە من و ئێوە چونکە خوای پەروەردگارە هەن کە خەڵقی کردووە لەگەڵ خەڵقیا وەزیفەکەشی بۆ دیاری کردووە لیەسکونە ئیلەیها ئەی ژن ئارامی و ئۆقرە بە بۆ مێردەکە دوا نابی تەلاقە درێ بە هەمان شێوە وەزیفەی پیاویشی دیاری کردووە خوای پەروەردگار چونکە خوای پەروەردگار هەموو شتێک عەدلە وەزیفەی پیاویش لە بەرامبەر ژنا چییە الرجال قوامون على النساء پیاوی پیاوانە ئەوەیە کە ڕاوەستاوە بەسەر ژنەکەیەوە هەموو پێداویستیەکی مادی و معنەوی بۆ دابینەکە هەموو پێداویستیەکی مادی و معنەوی ئەبێ بۆی دابینکە ئەگەر نەتوانێت دابینیکە وەڵڵاهی ئەو عایلەیە لە بەریەک هەڵەوە شێ و
طلاق كێتە بینیان یعنی بێ لە ڕووی دەرونیەوە ئەو ژنە ڕاگرێ سۆز و عاتیفە و خۆشەویستی پێ ببەخشێ لە ڕووی نەفەقاتەوە چی پێویستە لە جل و بەرگ و خواردن و بابەتانە بۆی دابین کە لە ڕووی کەسایەتی و ڕێزەوە بێ شکۆی ڕاگرێ لە ڕووی سەرجەی و ئەو بابەتانەوە ئەبێ هەمووی ڕابگرێ نەتوانێ ئیلا لە بەریەک هەڵوەشان ڕوایە و هەر پیاوێ قەوامیەتی تیا نەبوو بەخوا باشترین ئافرەتی سەر زەوی بکە ژنی هەر بە کەڵک نایە هەر تەلاقیە پیاوێ قەوام بێ جا بۆ ئەم وەظیفەکانیانە ئەڵڵا جەل جەلاله لە قورئانە دیاری کردووە هەرێکی بە کەلیمەیە ئەم قەوام ئەویش سوکنە علامەتی ژنیەتی ژن سوکنایە علامەتی پیاوەتی پیاو قەوامیەت تا جا فەرمێ لیەسکونە ئیلەیها ژنەکە دروست کرا بۆ ئادەم عەلەیهی السەلام لە بەشدا کە حەوا بوو لیەسکونە ئیلەیها بۆ ناونراوە حەوا ئەڵێن لئەنەها تەحتەوی ئادەم ئەم بۆیە ناونراوە حەوا لەبەرەوەی ئادەم لە خۆی ئەگرێ ئەو ژنە پیاوەکە لە خۆی ئەگرێ بەڵێ کاتە سکونا بۆ خۆی یعنی حەوا عاقیبەتی وەظیفەکەیەتی جێبەجێکردنی وەظیفەکەیەتی کە سکونایە بۆ پیاوەکە هەندێک تر ئەڵێن بۆیە ناونراوە حەوا لە حەیاوە حەیا ئەوە هاتووە واتە زۆر بە شەرمە بۆیە هەر ژنێ شەرمی تیانە بوو لە ژنیەتی ماڵ ئاوایی کردووە باشە لە ئەخلاقی ژنیەتی ماڵ ئاوایی کردووە وار پیاوێکیش غیرەتی تیانە بوو ئەویش لە ئەخلاقی پیاوەتی ماڵ ئاوایی کردووە هەمووکو سیفات هەندێک تر ئەڵێن بۆیە ناونراوە حەوا لئەنەها خولقت من الحەی لەبەرەوەی لە مادەیەکی زین دروست کراوە لە پەراسووی چەپی ئادەم دروست کراوە پەراسووش مادەیەکی چییە؟ زینووە ئادەم خۆی لە چی بووە؟ لە خۆڵ ئەی بۆ ناوی ئادەمە ئادەمیش لە ئودمە و ئەدیمی زەویەوە هاتووە یعنی خۆڵی سەر زەوی ئەم لەو مادەوە ئەویش لەو مادەوە هەردووکیشی ناوەکەی وەرگرتووە لێ ئودمە و ئەدیمیش لە هێز و توانایی و ئەو بابەتانە ڕەمزە بۆوانە هەروەکو چۆن حەیا و حەیاتیش لەگەڵی حتیوە ڕەمزە بۆ زینویەتی و پاراستنی سوکنایی ئەو پیاوە بۆیە سیرەکەی منداڵی شیرەخۆرە کچ و کوڕ لە حکمی میزکردنیانە پێش خواردنیان بە خەڵکە حکمیان جیاوازە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یڕش من بول الغلام ويغسل من بول الجاریە ئەگەر منداڵێکی کچ شیرەخۆرە بێ و خواردنی نەخوارد بێ میزت پیا بکە بێ شوێنەکەی بشۆری بەڵام ئەگەر کوڕ بێ ئاوی لێ پرژێنی ئەگەڕێتەوە بۆ ئەسڵی مادەکانە مادەکەی زیندوو بووە و مادەکەی خۆڵ بووە مردوو بووە شافعی وا فەرمێ طب لێکۆڵینەوەی لێ کردووە ئاڵێ میزی مناڵی ئافرەت چەوری و یۆریا و ئەو شتانی زیاترە لە هی کوڕ یعنی درەنگتر پاکە بێتەوە بۆیە بێ بشۆرێ بەزی کوڕەکە ئاوی لێ پرژێنرێ شافعی 1400 ساڵ لەمە بێژزانی وێتی طب تازە بە تازە زانی اینجا ئەبۆ شێوە خوای پەروەردگار حەوا دروستەکە کە مادەیەکی زیندووە یەک شتی تری دەرکردووە ئیمامی شافعی لەم بابەتە کە بۆ حەوا مادەیەکی زیندووە ئادەم مادەیەکی مردووە ئەڵێ لەبەرەوەی حەوا مادەیەکی زیندووە لە ماڵەوە تەعامل لەگەڵ چیەکە؟ لەگەڵ مادەی زیندوو لەگەڵ مناڵ و لەگەڵ خواردن دروستکردن و ئەو بابەتانەمانە هەمووی مادەی زیندوون ئەڵێ بەڵام پیاو بۆ لە مادەی مردووە لەبەرەوەی لە دەرەوە لەگەڵ مادەی مردوو تەعاملەکە تریا وەرەقە و کاغەزوانەیە یاخود خۆڵ و خاشاکوانەیە یاخود ئاسن و بەرد و دارە شتێ لەو بابەتانەیە بەڵام سیستمی جیهانی تازە کەوا نیوداشتیش بۆ وا کۆنی ژەبن تازە نەمەوە کە تقریبا 200 ساڵەی شەکا لەسەر زەوی زۆر بەچڕی و دەسەڵاتی بەسەر زەویا گرتووە ئەم ئەسڵی خیلقەیە کە پێوترێ فیتڕەت لە ژن و لە پیاوەدانراوە عەکسی کردوتەوە گۆڕی وێتی بەناو موسڵمانەکانی شوێنی کەوتون و قەنەعەتیان پێکردووە زۆربەیان وە بە باشیش ێزان
خواهی پەروەردگار فەرمێتی وەلەیسە الذەکەڕ کەلئونثا، یعنی چی؟ بڕۆ چی ئەەکەی بیکە قەت ژن وەکو پیاو نییە، هەرگیز ژن وەکو پیاو نییە، وەکو پیاویش نابێ، پیاویش وەکو ژن نابێ. بۆیە گەر محاولەیە بکەیت تەوازنی بوونەوەران تێگەی، چونکە تەوازنی بوونەوەران هەمووی وەسا بە تەوازنی کێوە؟ تەوازنی ئینسانەکانەوە. بۆ چونکە ئەو چییە لەسەر زەوی؟ دەرسەکانی پێشوو باسمان کرد خەلیفەیە. کە تەوازنی ئەو تێکچوو تەوازنی هەموو بوونەوەران تێگەچێ. ئەو سیستمەش هەوڵی تێکدانی تەوازنی ئەمەدا. بۆیە تەوازنی بوونەوەرانی ژەم ڕۆ هەمووی تێکچووە تاوای لێ ظهر الفساد في البر والبحر بەچی؟ بما كسبت أيدي الناس. تەنانەت ئاو و هەوا و خاک و خۆڵ و هەمووی فەساد گرتوێتیەوە، هەمووی بەهۆی چیەوە؟ بەهۆی کردەوەی ئینسانەکانەوە کە فیتڕەتیان تێک دراوە. جا بۆیە قەلبی ئەم حەقایقانە عایدی ماسۆنیەتی عالەمی و یەهودی عالەمین و هەموو شتێکیان عەکس کردوێتەوە تاوای لێ هاتووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لە آخر زمانە يرون المنكر معروفا والمعروف منكرا، واتان لێ لە آخر زمانە و قەومەی کە لەسەر زەویە ژین منکر بە معروفە بینن، معروفیش بە منکرە بینن، ئەین خراپ بە چاکە بینن، چاکش بە خراپ بینن. خۆت ئەمڕۆ بڕۆ لە شوێنێکە ئایەتێ بڵێ حەدیثێ بڵێ بزانە چۆنەوەکەن بەکێوە، باشە؟ بەڵام لە هەندێک شوێنە هەر ئەو شوێنانەی کە ئایەت و حەدیثەکەی تیاڵێەوەکەن بەکێوە بڕۆ گۆرانیە بڵێ، هەڵقەیە بڵێ، نوکتەیە بکە، دان چەند پیاوی چاکی، چەند نەرمونیانی، چەند کراوەیە. بەڵام ئەوی ئایەتەکەڵێ چەند داخراوە، چەند تومنە، چەند مۆنە، توندڕەوە، ئەمە چییە؟ بەتونی گرتوێتی ئاوت. ئەمە لەبارەی ئەو دوو بابەتەوە.